چەند ڕۆژی ڕابردوو دوو سێ کەس دیارە لە بەهۆی حکومی سنووری ناوچەکەوە هاتبوون بە کفریاتیە پەڕێبوون و سەردانی یەکێک لە دوکانی دراوەکانیان کردبوو ویستیان بە شێوازێ لە شێوازەکانی خۆیان وەکو فێڵێک هەندێک پارە نزگەی دەور 29 بۆ 30,000 دۆلاریان بردبوو بە فێڵێکەوەوانە کابرای شات سکاڵای کرد و فریاکە دوای لێکۆڵینەوە ئەوانە کەسەکانمان توانی لە ڕێی بازگەکانەوە دەستگیر بکەین و پێشوەختی چاودێری ئاسایشمان چاودێری ناوشار ئاسایشی مەدەنی هێنایان لێکۆڵینەوەمان کرد کەسەکان ڕسموشتیان لامان بوو دوای دەرکەوت و ئەمانە ڕایان کردووە لە کەسێک لەو دوکاندارە کابرات سکاڵای کرد و دەستگیر کران و لێکۆڵینەوە لەو کەیسە بەردەوامە و تۆمەتباران و سکاڵاکاریش هەموو ڕوانەی بنکەی پۆلیس کرا لەسەر بڕیار بەڕێز دادوەری لێکۆڵینەوەی کفری.